والله اما كاخ هیچ چێشتەمان چێشتەمان ئەوەی ئەو خەڵکەدەری نابێت لێ بڕێژی ئەمەش بە ئەمری حکوومەت و قایم و هاتنیەت کوانە ئێستا کەس ئەو خەڵکەدەری ئەمە نالێ بڕێژن دونێ پێری ڕێیانگرت دونێ شارەوانی و قایم هاتنە کردیتیانەوە ئێستا ئەو خەڵکە خڕبوویتەوە دیسان دەرێ نایە بڕێژن ئەمە بە ئەمری حکوومەت ناتنێت کوانە ئەگەر حکوومەتیش جێشکمە و دابین نەکە ئەمە هەمە ممنونی چکەمە بە ڕاستی ئەوەی حکوومەت دەڕۆین مخالف ناکە ئەگەن ئەمەش دانین بسلێت کە بڕێژن حکوومەتەوە شەمەی گرت دێن کاکە خەڵک نایە لێ بڕێژین ئەوش بەگشمان دامێ هەر ئەوەندەیە زیاترمان قسە نییە سوپاستان دەکەن والله مشکلەکەمان ئەوەیە داوا لە حکوومەتی دەکەین ئەو تەنکەرانە لێرە مەمنوع کە بەڕاستی گوندەکەمان ژیانی تێک چووە لەگەر بۆنی ئەو تەنکەری پیسایی و ئەو مەسفای نەفتان ئەو تیزابەی دێنین لێرە ڕوو دەکەن بەڕاستی ژیانمان نمایە داوا لە قایم و محافزی دەکەن بەهانای ئەو خەرکەیوە بێن و ئەمە ئەو ڕۆسێ ڕۆژە ئەو جادەما قەتع کردێ دوونێ شورتەی ناردیە جادەکەی کردەوە ئێستا دەرێت دەینین ڕوو دەکەین ئەمەش هاوڵاتی گوندی عەزە و سەردار و بێریاتمان ئاگادار کردەوە ئەو ڕۆهاتینە داوای دەنجی خۆمان دەکەین دەنگمان دەگەین بەرپرسان کاکە مشکلێمە مشکلی ئەو تەنکەرانەیە کە دێن ئەو پیسایانە لەو منتقەیمە ڕوو دەکەن هەرچەند پیس و پەڵۆخی ئەو بیرانی ناو هەولێری هەیە دەنێن بە سەر و جێمەدا بەتاڵی دەکەن بۆ نەکەی لە بۆمەیە هەرچەند نەخۆشی و ڤایرۆس و شتی و حالی هەیە هەر هەمووی بەسەرەما دادێتن ئەو دوو سێ گوندەی لە منتقەیەنە بێزار بین کاکە وەڵڵاهی لەدەست ئەو بۆنێ دووەم شت ئەو تەنکەران کە بێرەدادن نەجادیان هێشتیە ئەو مارانی کە لەسەر جادەینە منداڵەکانیشان ناتوانن بێنە دەرێ هەتا گەمانیش بکەن یاری بکەن سێ چار تاسەمان کردی لە تاسەکانیش ناگەڕێنەوە هەموو بە فولی دێتن من چینە هەفتا هەشتا دەڕواتن هەر حیسابیش لۆ کەس ناکات بە شەوان فولایتمان لۆ لێدەن دەنگشتێنەوە سەرمان بەس لەو دوو ساڵەی دوو گەنجی زۆر جوان و ڕێک و پێکمان بۆ تەنکەرانە مردینە لێرێ خۆیانە تەنکەریدایە کوشتیتی ئەلێرە خۆی لە تەنکەریدایە کوشتیتی یعنی هیچ مانایەکی نییە کاکەلۆ لە هەموو دنیا لە هەموو هەولێرێ دێن ئەو پیسایە بەسەر و جێمەدا ڕوو دەکەن داوا لە پارێزگاری هەولێر دەکەم جێشکە بمیتۆ لە بۆ ئەو تەنکەرانە ڕزای لێ دەکەم بەڕزا کاک فرسەت سۆفی ئەو تەنکەرانە لا بە لێرە لە بۆمان دوو نەفەرمان لێ مردیە یعنی هیوادارین چی دیکە تەسحیە نەدێن ئەمە هەتا ئێستا تەسحیەمەدا چار سارە ئەمە تەسحیە دەدەن چی دیکە ئەمە تەسحیە نادێن تەواو قەپادوو